ئەڤروکە 18 هەیڤانە 2024 سەرۆکوەزیران مەسرۆر بارزانی بەرێ بنیاتێ مەزنترین نەخۆشخانە شێرپەنجێ لە سەراستی هەرێما کوردستانی و عێراقی لە هەولێرە پایتەختدانە بێشێوەیەکی پێشکەفتی دێخزمەتەوان نەخۆشان بکەتن بێگشتی ئەف نەخۆشخانە و نەخۆشخانەیەندی چاوە دشێن هەریکاریان نەخۆشان بکەن چارەسەریاوان بکەن وەکە سەرۆکوەزیران گوتی دوێ کار بکەین زیاتر حتا هوکارێن توش بوون بە شێرپەنجێ لە هەرێما کوردستان ئێکێن بکەین و باشترین چارەسەریان بوو دابین بکەین ژێ دکتۆر دلوڤان محەممەد ڕێڤەبەرەی گشتیە تەندروستیە هەولێرە دەپرسم دکتۆر دلوڤان تو بخێراتیە کوردستان 24 گرنگیە دانانا بەرێ بنیاتێ مەزنترین نەخۆشخانەیە شێرپەنجێ لە سەراستی عێراق و هەرێما کوردستانێ لە هەولێرە پایتەخت چییە؟ بەڵێ ئەو کاتتان باش وەڵا گرنگی ئەو نەخۆشخانەیە لەوەیدایە کەوا سەرەتا وەکو کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتای دەست بەکاربوونیەوە یەکێک لە کارنامەکان و بابەتە گرنگەکان و کەرتە گرنگەکان کەرتی تەندروستی بۆ کەوا گرنگیەکی تایبەتی پێداوە بە تایبەتیش بۆ نەخۆشانی شێرپەنجە کەوا چەندین پرۆژە و خزمەتگوزاری زیاتر پێشکەش بە نەخۆشان کراوە سەرڕای ئەوەش بودجەی زیاتر و بودجەی تایبەت بۆ گشت نەخۆشخانە و سنتەرەکانی شێرپەنجە دانراوە بۆیە نەخۆشانی شێرپەنجە گرنگیەکی تایبەتی هەبووە لەلایەن خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی و هەروەها وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ڕۆژکەوە بەردی بناغی یەکێک لە گەورەترین نەخۆشخانەکان نەخۆشخانە هەرێمی کوردستان لە شاری هەولێر و پایتەختی هەرێمی کوردستان دانرا کە خۆی لە 150 تەختی نەخۆش و 100 تەختی تر بۆ وەرگرتنی نەخۆشی شێرپەنجە دەرمانی کیمیاوی لەخۆ دەگرێتن ئەوە گرنگیەکی تایبەتی هەیە لەبەر ئەوەی ئێمە ئێستاکە نەخۆشخانەکان بە شێوەیەکی گشتی خزمەت بە نەخۆشان دەکاتن بەڵام لەوانەیە زۆربەی کات نەخۆشخانەکان نەخۆشی تێدا دەخەوێندرێتن و فول دەبێتن ئەوە چەند خزمەتگوزاریەک هەیە کەوا خزمەتگوزاری وردن تاوەکو ئێستاکە لەوانەیە نەتواندرابی فەراهەم کرابێتن یا خۆت ژمارەی ئەو خزمەتگوزاریانێکەوە پێشتر هەیە بەشی هەموو نەخۆشەکانی نەکرد بێ پێویستی بە سڕە بوو بێتن ئەوانە هەمووی کەم دەبێتەوە سەرڕای ئەوەی کەوا ئەو 150 تەختەیەکەوە دروست دەکرێتن لە ستانداردی جیهانی دەبێتن و هەموو ئامێرەکانی سەردەم لە پشکنین و لە چارەسەرکردن و تەنانەت لە تیشێک چارەسەر بە تیشێک ژمارەکەی زیاتر دەکرێتن و ئامێری سەردەمی تێدا دەکرێت بۆیە دەتوانین بڵێ دوای ئەوەی ئامادەبوونی ئەم نەخۆشخانەیە نەخۆشان پێویستیان بە دەرەوەی وڵاتیش نامێنێتن باشە ئەف نەخۆشخانەیەکی حکوومیە بە دڵنیاییەوە ئێمە نەخۆشانی شێرپەنجە بە شێوەیەکی گشتی هەروەکو باسم کردیانی یەکێک لە استراتیجێتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بووەکەوە بە تایبەتیش نەخۆشانی شێرپەنجە چارەسەرکردنیان بە خۆڕایی بێتن و ئەم نەخۆشخانەیەش زیاد دەبێت یەکێک لە نەخۆشخانەکانی تری حکومی کەرتی گشتی و بە خۆڕایی دەبێتن بۆ چارەسەرکردنی هاوڵاتیانی خۆشەویست و ئێمە نەک لە هەولێر لە شاری هەولێر لە زۆربەی نەخۆشخانەکان و سنتەرەکانی چارەسەری شێرپەنجە نەک تەنها چارەسەری نەخۆشانی هەولێری پێدەکرێت بەڵکو نەخۆشانی شارەکانی تری هەرێمی کوردستان و هەروەها تەنانەت لە ناوەڕاست و باشووری عێراقیش نەخۆش هەیە ڕوو لەو نەخۆشخانانە دەکاتن چونکە ئێمە بە شێوەیەکی گشتی خزمەتگوزاریەکان بەبێ بەرامبەرە و هەروەها وەکو باسمان کرد چەندین جار بودجە زیاد کراوە بودجەی فەراهەم کراوە بۆ نەخۆشانی شێرپەنجە و زۆربەی کات ئەو دەرمان و ئەو چارەسەرانەی کەوا پێویستە بۆ نەخۆشان فەراهەم کرایە ئەوە وای کردیە نەخۆشانی تری شارەکانی تریش ڕوو لە شاری هەولێر بکەن لە نەخۆشخانەکان و سنتەرەکان بکەن بۆیە ئەوە دەبێتە هۆی زیادکردنی خزمەت بۆ هاوڵاتیان دکتۆر دلوڤان سەرۆکوەزیران دا گوتارەکەی خۆی داوتی کەرتی تەندروستی هێشتان پێویستی بە چاکسازی و خزمەتی زیاترە چون دەتوانن ئەم کەرتە وای لێ بکەن کە هاوڵاتی هەرێمی کوردستان بتوانن پشت بە کەرتی گشتی تەندروستی ببەستن
بەڵێ ئێمە وەکو جەنابیان فەرمووی ینی کەتی گشتی ئێستا کە پێشوەچوونێکی باشی بەخۆوە بینەوە خزمەتگوزاری زۆر پێشکەش بە هاوڵاتیانی خۆشەویست دەکاتن بەڵام لەوانەیە بەشێک لە هاوڵاتیان تاوەکو ئێستاکە متمانەتی تەواوی یاخود گومانی هەبێتن لە کەتی گشتی و ڕوو لە کەتی تایبەت بکاتن بەڵام ئێمە دەتوانین بڵێن لە ماوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین چاکسازی و گۆڕانکاری کراوە لە کەرتی گشتی بە زیادکردنی خزمەتگوزاری و گۆڕینی بەشێک لە سیستەمی تەندروستی کە بۆ نمونە لە فریاکەوتنەکان ئێستا کە سیستەمی تریاژدانراوە کەوا پۆلینی نەخۆش دەکرێتن خزمەتگوزاری ئەوڕۆ کە لە فریاکەوتنەکان پێشکەش دەکرێت بە بەراورد بە چەند ساڵی ڕابردوو زۆر بەرەو پێش ڕۆیشتووە و پزیشی پسپۆری تێدا و گشت خزمەتگوزاریەکان بۆ هاوڵاتیان فراهەم دەکرێتن و بەشێکی زۆری لە خزمەتگوزاریەکانی تەندروستی هەیە تەنها دەتوانین بڵێن ١٩٩ نەخۆشەکان لە کەرتی گشتی چارەسەر وەردەگرن ئەوەیە یەکێک لەوانیش کە شێرپەنجەیە شوشتنی گورچی لێیە نەخۆشانی گورچی لێ ئەوانە بەشێکی زۆری تری خزمەتگوزاری هەیە لە کەرتی گشتی فراهەم کراوە و لە چارەسەری منداڵان چارەسەری ئافرەتانی دووجیان ئەوانە هەمووی دەتوانین بڵێن زیاتر لە 70% نەخۆشانی شاری هەولێر ڕوو لە کەرتی گشتی دەکەن ئەوانەی تریش کەوا متمانەیان کەمە یاخود گومانیان هەیە دەتوانن سەردانی ئەو نەخۆشخانانە بکەن و بەشێکی زۆری وەکو باسمان کرد چاکسازی کراوە باش خزمەتگوزاریەکان باشتر کراوە بەڵام بە دڵنیاییەوە ڕوئیای جەنابی سەرۆکی حکوومەت زیاتر ئەوەیەکەوە گشت خزمەتگوزاریەکان بە شێوەیەکی خۆڕایی فراهەم بکرێت بۆ هاوڵاتیانی خۆشەویست و هەروەها بتوانرێت بە باشترین بە دڵنیاییەوە هێشتا پێویستمان بەکاتەیە بۆ ئەوی بتوانین خزمەتگوزاریەکان بەگشتی کوالیتی بەرز دکتۆر دلوڤان لە گوتارەکەیدا جەنابی سەرۆکوەزیران وتی دەبێ هاوڵاتی لە نەخۆشخانە گشتیەکان هەست بە ئاسوودەی و خزمەت بکەن بۆ ئەم کارە چاکسازیکردن لەم وارەدا چیتان کردووە و پلانتان لە بۆ داهاتوو چییە؟ بەڵێ ئێستاکە یعنی خودی جەنابی سەرۆکی حکوومەت ئاماژەی بەوە کرد کەەوە ئێستاکە نەخۆشخانە گەورەکان لە شارەکان بە تایبەتی ئێستا لە نەخۆشخانەی ڕزگاری وەکو پایلۆت وەکو نمونەیەک وەرگیراوە بۆ ئەوەی بتواندرێتن کوالیتی و چۆنیەتی خزمەتگوزاریەکان بەرەو باشی و بەرەو کوالیتێکی زۆر بەس بڕواتن ئەوەیەکەوە ئێستا بە شێوەیەکی سامپڵ کاری لەسەر دەکرێتن گشت ئامێرەکان و گشت خزمەتگوزاریەکانی بەرەو پێش ببرێتن کە یەکێک لە گەورەترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستانە نەخۆشخانەی ڕزگاری هەموو جۆرە بەشەکانی خزمەتگوزاری تێدا هەیە دەتواندرێت لەوێ وەکو سامپلێک کار بکرێت بۆ ئەوی خزمەتگوزاریەکان و کوالیتیەکە زۆر بەرەو پێش ببرێتن ئەو کاتە بە شێوەی ئەو نەخۆشخانەیە لەسەر نەخۆشخانەکانی تریش جێبەجێ بکرێتن زۆر جار هاوڵاتی گلەیی لاسرا دەکەن لە نەخۆشخانە گشتیەکان دەڵێن زۆر درەنگ بەدەستمان دەکەوێت قەرەباڵغیەکی زۆر هەیە ڕێک نەخراوە ئایا ئێوە کارتان لەسەر ڕێک خستنەوە و چاکسازی لەم کەرتەدا کردووە کە هاوڵاتی زۆر چاوەڕێ نەکە بۆ ئەوەی نوشدارێک ببینێ بۆ ئەوەی نیشتەگەریەک ئەنجام بدە یانیش تێستێک بکات چێکاپێک بکە؟ بەڵێ ئێمە خۆی دوو زۆر نەخۆش سەردانی نەخۆشخانەکان دەکا لە نەخۆشخانە فریاکەوتنەکان وەکو باسمان کرد سیستەمی پۆلینکردن دانراوە بۆیە ئەو نەخۆشانێکەوە کتوپڕ پێویستیان بە چارەسەر هەیە بە هیچ شێوەیەک ئەوانە چارەسەر ناکەن و نەخۆشی پسپۆری تێدا هەیە و ئەوانی تر ئەگەر هاتوو چەند کاتژمێرێک یاخود کاتێک چاوەڕوان بک بۆی چارەسەرەکەی بۆ فراهەم بکرێتن ئەویش بە هەمان شێوە بۆی دەکرێت بەڵام پۆلین دەکرێتن بەشێکی تر لە نەخۆشخانەمان نەخۆشمان هەیە ئەوانەی کە سەردانی نەخۆشخانەکان دەکەن بەشی ڕاوێژکاری یاخود نەشتەرگەریەکیان پێویستەکەوە حالەتی کتوپڕ نییە بە دڵنیاییەوە لە هەندێک لە بەشەکان لۆدێکی زۆر هەیە نەخۆشێکی زۆر هەیە لەو کاتەدا سڕە دروست دەبێتن بەڵام ئێمە تاتوانی بێتمان ڕاوێژکاریەکان ژمارەی پزیشکەکانمان زیاد کردووە بە تایبەتی لە ڕاوێژکاریەکان کەوا سڕە یاخود نۆرەی زۆر نەگرن تەنانەت لە نەشتەرگەریەکان دەمینێتن نەشتەرگەریەکانیش بەشێکی زۆری سڕەی وا بەو شێوەیە نییە بەو دوور و درێژێ بێتن بەڵام بە دڵنیاییەوە ڕاستیەکیش هەیە ئێمە هەندێک جار هەیە نەخۆش خۆی بڕیار لە پزیشکەکەی خۆی دەداتن پزیشکەکەی خۆی دیاری دەکا بەشێک لە پزیشکەکان لەوانەیە داواکاری زۆر لەسەر بێتن یاخود نەخۆش داوا دەکە ئەو تەنها ئەو پزیشکە نەشتەرگەری بۆ بکاتن
ئەوە دەبێتە هۆی ئەوەی کەوا سڕێیەکی زیاتر بێتن. باشە دکتۆر دڵوان با پرسیاری کوتایی ئەمە بێ ئەگە ئەزیەت نەبێ بە کورسی شکرەماخۆ. سەرکوەزیران وتی دەبێت کەرتی گشتی و کەرتی تایبەت هاوتەریب گەشە بکەن، هاوتەریب یعنی بتوانن خزمەت بکەن و گەشە بکەن. باشە ئەگە وایە زۆر جار هاوڵاتی گلەی لەوە دەکا دەڵێ نوشدارەکان پزیشکەکان دەچن لە کەرتی تایبەت ئەهلی ئیشی دەکەن دێن لە حکومیش دەکەن لە حکومی ئەوە یعنی بەڕێ دەکەن زۆر لویان مهم نییە، بەڵام لە کەرتی تایبەت خزمەتێکی زیاترە چونکە بە پارە. ئێوە چۆن دەتوانن ئەم جیاوازیە ڕێک بخەن، ئەم ئیهمالیە ڕێک بخەن بۆ ئەوەی زیاتر خزمەتی نەخۆش بکرێ لە کەرتی گشتی؟ بەڵێ بەخۆی یاری ئەو نەخۆشخانەی ڕزگاری کە باسمان کرد لەوێن دەر ئێمە بەدڵنیان و چەند نەخۆشخانەیەکیش ئێستا کە ئێمە سیستەمی ئەلکترۆنیمان لێدانایە واتە سڕەی نەخۆش ڕێکخرایە و هەروەها ئەو پزیشکانی کەوا لە شوێنەکانی خۆیاندا دەنیشن بە شێوەیەکی ئەلکترۆنیش پشکنینەکان و چارەسەریەکانیان لەبەر لە پێشە وەکو لە کۆمپیوتەر و بە شێوەی ئەلکترۆنی کاری لەسەر دەکەن. ئەوە وای کردیە گرنجێکی زیاتر بە نەخۆش بدرێتن و هەروەها بەدڵنیاییەوە ئەگەر هاتوو شوێنێک زۆر قەرەباڵغ بێتن کاریگەری لەسەر ئەوەی بوو بێتن ئەگەر پزیشکەکە نەتوانی کاتی کەمتردا بێتن یان هۆکارێک بوو بێ. بەڵام ئێمەش لەوش حاڵەتانە حاوڵێ ئەوەمان کردووە کەوا ڕاوێژکاریەکان زیاد بکەین یان ژمارەی پزیشک زیاد بکەین ئەگەر لە کەرتی تایبەت کاتی زیاتردا بێتن. بەڵام ئێمە تیمی پشکنینمان هەیە بە دووادارچوونمان هەیە و بە دڵنیاییەوە ئەگەر هاتوو لە شوێنێک پزیشکێک بە مەبەست وای کردبێتن کەوا چارەسەری پێویست نەکا بۆ نەخۆش یاخود کەم تەرخەمی کردبێتن ئەو کاتە ئێمە بە دووادارچوونمان کردووە و لە گشت نەخۆشخانەکانیش سوپاس و پێزانینیش هەیە و بەڵام سزادانیش هەیە بە تایبەتی ئەوانەی ئەگەر هاتوو بیانەوەی کەم تەرخەمی لە کارەکەیان بکەین بە مەبەست بستیان ئەو شتە بکەن. دکتۆر دلۆڤان محەممەد ڕێبەبەری گشتی تەندروستیە هەولێرێ گەلک سپاس ئیشەڵا خودێک کەسێ محتاجی ڤان نەخۆشخانەیان نەکەتن سەلامەتی بۆ هەر کەسێ بۆ هەوا هەلبەت.